خۆشحاڵین ئەمڕۆ وەکو دەستگای ڕوانگە بە ئامادەبوونی بەڕێز ئیدریس نێچیروان بارزانی سەرۆک و دامەزرێنەری دەستگای ڕوانگە لەگەڵ تیمی دەستگاکەمان هاتووینەتە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ئەوەی بەیانی کۆتایی پرۆژەی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بۆ گوندە خۆشەویستەکەتان ڕابگەێنی. ئەم پرۆژەی دەستگای ڕوانگە کە لە ساڵی 2025 لە یەکێک لە چوارچێوەی سێکتەری دەستگای ڕوانگە کە سێکتەری ژینگەیە لە ڕوانینی بەڕێز سەرۆکی دەستگاکەوە دەستی پێکرد تاوەکو ئەمڕۆ 4 گوندی کوردستان هەمووی کراوە بە سیستەمی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری لە ڕێگای وزەی خۆر تەزووی کارەبا دابینەکرێ. ئەوەی ماوەتەوە لە ڕوانینی بەڕێز ئیدریس نێچیروان بارزانی و پەروەردەیەوە ڕووبکەینە ئاسمانی گوندەکەتان و بە دیار ڕۆحی بەرزەفڕی شەهیدەکانەوە پێیان بڵێین ئەگەر ئێوە ڕۆحتان زۆر بەرز بێت بە ئەندازەی بەرزی ڕۆحی ئێوە ئێمە لە قوڵایی دڵ و ناخمانەوە سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیەکانتان و کەسوکارەکەتان دائەنوێنین و ئێوە هەر شاد و سەرفراز بن. ئەم دەستگا بەڕێزە لە ماوەی ڕابردوو کە بڕیاریاندا خزمەتی سنوورەکەمان بکەن بە دانانی سۆلار تاقەی شەمسی بۆ دانیشتوانی ڕەسەنی ئەم گوندە و دانیشتوانی ئەم گوندە بۆ هۆی دڵخۆشکردنی ئێمە و سەرجەم دانیشتوانی سنوورەکە. بە ناوی خۆم و سەرجەم دانیشتوانی گوندی شێخۆسانان بە خێرهاتنێکی گەرمی جەنابی ڕێزدار کاک ئیدریس نێچیروان بارزانی دەکەین بە خێربێ سەرسەر و سەرچاومان. پێغەمبەری ئازیزمان سەلات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ من لەم یەشکوری الناس لەم یەشکوری الله. هەر کەسێک سپاسگوزاری دەرنەبڕێت بەرامبەر بە چاکەکردنی خەڵک بۆی ئەوە بە بێگومان سپاسگوزاری دەرنابڕێ بەرامبەر بە ڕەب العالەمین لەگەڵ ئەو هەموو ناز و نیعمەتەی کە پێی بەخشیوە.